ساڵی نوێ سەرەتای نوێیە بۆ ئێلۆن ماسک. بیرۆکەی نوێی بۆ تویتەر لە ساڵی 2023دا هەیە. ئەو ملیاردێرەی تەکنەلۆژیا لە مانگی دەدا کاتێک دەستی بەسەر تویتەردا گرت دۆڵی سیلیکۆنی هەژاند. دوای دەرکردنی بە کۆمەڵ و گۆڕانکاری کتوپڕی سیاسەت و گەڕانەوەی بەکارهێنەرانی مشتومڕ لەسەر زۆر کەس پرسیار دەکەن کە ئەگەری هەیە چی لە داهاتوودا ڕووبدات. ئەوەی لە ئیستادا دەیبینین پرسیارێکی قۆڵە لەوەی کە ئەرک و ئەرکی توێتەر چییە؟ ئەم ڕێکخراوەی کە بۆ تاریگشتی بە شێوازی نوێ و زیندوو چالا کردووە. لە سەرانسەری جیهاندا ئایا ئەوە بەردەوام دەبێت و بە چه فۆرمێک؟ کەواتە ئەم براندا لێرەدا بۆ ئەوەی ئێستا چی بکات؟ ماسک دەڵێت تویتەرەکەی ماڵێکە بۆ ئازادی قسەکردن، بەڵام چەند ئەکاونتێکی ڕاگرت کە زانیاریە بەردەستەکانی گشتی بەکاردەهێنن بۆ بە دوواداچوونی جوڵەی فڕۆکە تایبەتەکەی. چەند ڕۆژنامە نووسێک کە ئەو چیرۆکەیان ڕۆماڵ کردبوو ئەکاونتەکانی تویتەریشیان ڕاگیرە. ماسک بانگەشەی ئەوە دەکات کە ئەو ئەکاونتانە سەلامەتی کەسایەتەکەی دەخەنە مەترسیەوە، بەڵام پلاتفۆرمەکەی بەردەوامە لە ڕێگەدان بەو پۆستانەی کە هەڕەشە لە سەلامەتی کەسانی دیکە دەکەن، لەگەڵ سەرنجی کۆمەڵەی دژە ناوزڕاندن کە ئاماژەی بەوە کردووە هەم زیادبوونی ناوەڕۆکی دژە جوولەکە لە پلاتفۆرمەکەدا و هەم کەمبوونەوەی مامناوەندی پۆستەکانی دژە جوولەکە. ئەموشانەی کەمتر ڕێکخراو لە تویتەر ڕەنگە قازانجکردنی سەختتر بێت چونکە ڕیکلامکەرانی سەرەکی زیاتر خەچکردنەکانیان لە ماڵپەڕەکەدا ڕادەگرن. ئەو ساتێک کە تویتەر لە کاردایە لە ڕەوانگەی ڕەکلامکەرێکەوە ئەوە یەکە مەترسی گەورە هەیە لە بڕیاردان بۆ بەردەوام بوون لە ڕەکلامکردن لەوێ. لەگەڵ دابەزینی فرۆشتنی ڕیکلامەکان تویتەر دەبێت ڕێگەی نوێ بدۆزێتەوە بۆ دروستکردنی پارە. ئەگەر بتوێت پلاتفۆرمێکی کراوەتە بێت کە چاودێری نەکرێت، ئەوە دەبێت سەرچاوەیەکی داهاتی نوێ بدۆزیتەوە بۆ نمونە پارە لە بەکارهێنەران وەربگریت یان ڕێگەی تر بدۆزێتەوە بۆ دروستکردنی بەها بۆ بەکارهێنەران کە دەتوانێت پارە دروستکات بۆ نمونە لە ڕێگەی پارەپێدانی داراییەوە. بەڵام دەبێت پشت بە پارەدانی بەکارهێنەران ببەستیت، نەک پارەدان لەلایەن ئەوانەی ڕێکلام دەکەن. بەڵام چەند بەکارهێنەر ماونەتەوە. لە مانگی حەوتدا تویتەر ڕێگەیان 237 ملیۆن بەکارهێنەری چالاکی ڕۆژانە هەبووە کە 80 لە سایان لە دەرەوەی ئەمریکا بوون. تویتەر لە پلەی 15میندایە لە بەکارهێنانی لە نێوان سۆشیال میدیاکاندا، لەگەڵ 436 ملیۆن بەکارهێنەری چالاک مانگانە بە بەراورد بە 2.9 ملیار بەکارهێنەری فیسبوک، ئەمە بەپێی کۆمپانیای ستاتیستای توێژینەوەی بازار. هەندێک لە شلۆڤەکاران دەڵێن گۆڕانکاریەکانی ماسک ئەو بازدانانەیە کە تویتەر پێویستی پێیەتی. ئەمە کۆمپانیەکە خاوبۆتەوە لە گەشەپێدانی بەکارهێنەری نوێ و خاوبووە لە پەرەپێدانی سەرچاوی داهاتی نوێ و لە بەدواداچوونی بازاری نوێ بۆ داهاتوو خاوبووە. ئەگەر لەسەر ئەو ڕێگای بەردەوام بیت، دیزێک لە دڵنیاییەوە کە بازرگانیەکە لە دابەزینێکی بەردەوامدایە. ئایا ماسک دەتوانێت سەرکەوتنەکانی لە دامەزراوەکانی تردا دووبارە بکاتەوە؟ ئەوەی دەبینین پێویست بە ماسکەوە و چۆنێتی بەڕێوەبردن و خاوەنددارەتی توێتر دەکات جیاواز نییە لەگەڵ چۆنێتی بەڕێوەبردننی سپیس ئێکس و تێسلا و کاردایەکانی دیکەی، بۆ پێی کە شێوازێکی بەڕێوەبردننی زۆر شەڵانجێز و سەرکێشانەی هەیە. بە دڵنیاییەوە فشارێکی زۆر دەخاتە سەر خەڵک و جۆرێکی دیاریکراوی کەس هەیە کە دەتوانێت مامەڵە لەگەڵ کارکردن لەو کۆمپانیەدا بکات. بەڵام ڕوونەکە لە کۆمپانیەکانی پێشوودا ماسک زۆر شتی سەرسوورهێنەری بەدەستهێناوە کە بیر لەوە نەدەکرایەوە بتوانرێت بکرێت و دەبێت بزانین ئایا ئەوە لە تویتردا ڕوودەدات یان نا. ماسک بەردەوامە لە کەمکردنەوەی تێچوونەکان لەگەڵ چوونە ساڵی نوێدا. ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردەوە تویتەر پێدانی کرێی ئۆفیسەکانی وەستاندووە و بیر لە بڕینی مۆڵەتەکانی کرێکارانی دەرکراو دەکاتەوە.